ئەم هەفتەیە جیهان بە لەرزەیەکی گەورەدا تێپەڕی کە بناغەی ئەخلاقی ڕۆژاوای هەژاند و جارێکی دیکە ڕووی ڕاستەقینەی شارستانیەتەکەی هەڵماڵی. کاتێک ناوی سەدان بەرپرسی باڵا و سەرکردەی وڵاتان و سەرمایەداری دیاریش لە بەڵگەنامەکاندا دەبینیت، هێندەی دیکە لە چارەنووسی جیهان لە سایی ئەم شارستانیەتە دڕندەیەدا بێئومێد دەبیت. وەزارەتی دادی ئەمریکا نزیکەی 3 ملیۆن لاپەڕە بەڵگەنامە و 180,000 وێنە و 2,000 ڤیدیۆی شاراوەی دۆسیەی جێفری ئیپستاینی بڵاو کردەوە. ئەم وێنانە بەشێکیان وێنەی پۆرن و بەدڕەوشتین، بەشێکیشیان وێنەی خودی ئیپستاینن لەگەڵ سەرکردە و کەسە دیارەکانی جیهاندا. ئێپستاین سەرمایەدارێکی گەورەی ئەمریکا بوو. ساڵی 2019 لە زیندانی ئەو وڵاتەدا گیانی لەدەستدا و حکوومەت دوای بڵاو کردەوە کە خۆی کوشتووە. تۆمەتبار بوو بەوەی تۆڕێکی گەورەی لەشفرۆشی و دەستدرێژی بۆ سەرکچانی تەمەن 13 بۆ 7 ساڵ بەڕێوە بردووە و سەدان کەسایەتی سیاسی و سەرمایەداری جیهانیش لە تاوانەکانی تێوەگلاوە. لە ناوە بەڵگەنامانەدا بڵاو کراونەتەوە ناوی گەورەترین سەرکردەکانی جیهان هەن، لە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و بیل کلینتۆن سەرۆکی پێشووی ئەمریکاوە بگرە تا دەگاتە شازادە ئەندرۆی بەریتانی و ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا و ئیهود باراکی سەرۆکوەزیرانی پێشووی قەوارەی زایۆنی. هەروەها ناوی بیل گەیتس و ئیلۆن مەسک و مایکل جاکسۆن و چەندین سەرمایەدار و هونەرمەندی دیکە هەن. ئەمانە ئەو کەسانن کە شەو ڕۆژوانەی مافی مرۆڤ و مافی ئافرەت و منداڵ بە وڵاتانی ئیسلامی و جیهان دەڵێنەوە، بەڵام خۆیان لە دوورگەنیهێنیەکاندا دڕندەترین دەستدرێژیان کردوتە سەرکچانی تەمەن 13 ساڵ و منداڵانی بێتاوان، بە بێشەرمیش وێنەیان گرتوون. دۆسیەکە دەری دەخات کە ئیپستاین تەنها بازرگانێک نەبووە، بەڵکو ئیمپراتۆریەتێکی شەیتانی بەڕێوە بردووە کە تێیدا ئافرەت وەک کاڵا مامەڵی پێوە کراوە. بەڵگەکان باس لەوە دەکەن کە چۆن کچان ڕفێنراون یان خەڵەتێنراون و بە فڕۆکەی تایبەت بۆ بەرپرسان گواستراونەتەوە. ئەمەش بەڵگەیەکی دیکەیە کە چی دیکە کەس باوەڕ بە فرمێسکە تیمساحیەکانی ڕۆژئاوا لەبارەی مافەکانی مرۆڤەوە ناکات. ئاشکرابوونی پەیوەندی نێوان سیاسەتمەدارەکان و دەستگای هەواڵگری وەک مۆساد لەم دۆسیەیەدا پرسیاری جددی دروست کردووە لەسەر ئەوەی چۆن دەکرێت متمانە بەو سەرکردانە بکرێت کە بانگەشەی ئاشتەوایی نێوان وڵاتان دەکەن و بڕیار لەسەر چارەنووسی گەلان دەدەن، بەڵام خۆیان کۆیلەی دەستی ئارەزوەکانیانن بۆ نزمترین ئاستی مرۆڤایەتی دابەزیون. ئەم ژمارە ترسناکانە تەنها ئامار نین، بەڵکو بەڵگەی حاشا هەڵنەگرن لەسەر ئەوەی کە شارستانیەتی ڕۆژئاوا لە پشتەوەی دروشمە بریقەدارەکانیەوە گەورەترین بازاڕی کۆیلایەتی سێکسی مۆدێرنی بەڕێوە بردووە. بەڵگەنامەکان پوچەڵکردنەوەی تەواوی بانگەشەکانی ئەمریکا و ئەوروپان لەبارەی فێمینیزم و لێبرالیزم و دیموکراسیەوە. ڕاستیەکەی ئەوەیە ئەم ژیارە قێزەونە ئازادی ئافرەتی لە پێناو ئافرەتان خۆیان ناوێت، بەڵکو ئامانجی ئەوەیە مرۆڤایەتی لە ئاین و ئەخلاق دوور بخاتەوە و لە مرۆڤێکی ڕێزدارەوە بۆ ئامێری چێژ لێوەرگرتن بیان گۆڕێت.